من ناو ئومێد حەمالی ڕەشیدە و بە ئومێدی ژیانەوە نەسراوم. من لە ڕۆژی کارەساتەکەیە لە هەڵەبجە بووم لەگەڵ خوشک و برا و دایکوانەیە لە هەڵەبجە ئەژیان، بەڵام لەلایەن ڕژێمی سەدامەوە چیمەبارانی هەڵەبجە کرا و لە ئاکامی ئەو چیمەبارانەیە 5,000 نەفەر شەهید بوون و 10,000یش بریندار بوون و من یەک لەو کەسانە بووم کە بە سەختی بریندار بووم و بەو ئۆتۆمبیلی کە لە پشتەوانەیە هەوڵماندا کە بچینە دەرەوەی هەڵەبجە بۆی بە دووربین لە کارەساتەکە و خۆمان ڕزگارکەین، بەڵام بەداخەوە نەمانتوانی لەبەر سەختی برینەکانمان هەر لە ناو هەڵەبجە لە ناو ئۆتۆمبیلەکە ماینەوە. 2 ڕۆژ و شەوێک ئێمە لەوێ ماینەوە بە برینداری هەتا ڕۆژی هەفتەی سێ و زۆربەی زۆری سەرنشینی ئەو ئۆتۆمبیلە شەهید بوون بەداخەوە و منیش بە سەختی بریندار بوو. ئێمە لە دوو کارەساتی گەورەیە سەر و ماڵمان لەدەستداوە. من لە ساڵی 1974 تەمەنم 1 ساڵ بوو و دایکم و دوو خوشکم و باوکم بووین لە ماڵەوە. بێچێک لە بۆمبەکان لەلایەن ڕژێمی عراقی و کاتەوە بەرماڵی ئێمە کەوت و بۆمبی ناپاڵم ماڵەکە ڕووخا بوو بە سەرمانە و دایکم و خوشەکانم شەهید بوون و منیش لە باوەشی دایکم لەژێر خۆڵەکانە دەرێنێ نابوومەوە. ئەوان شەهیدون بەس من و باوکم ماینەوە. باوکم لە ساڵی 1970 دووبارە خێزانی دروست کرد، ینی زەواجیکە ژنی هێنا لە 80 بۆ 88 دوو برا و دوو خوشکی نوێن بۆ دروست بوو لەگەڵ خێزانی نوێ و دایکی نوێوانە. لە کاتی کارەساتەکەیە ئێمە دوو برا و دوو خوشک و بڵێن خێزانی نوێی باوکم لەگەڵ باوکم بووین. لە ماڵەوە بووین، بەڵام ئێتر بڕیارمانە بچینە ناو ژێرزەمینەوە. بدایە لە گەڕێکی خۆمان ئێمە ژێرزەمینمان نەبوو، بەڵام جیرانەکەمان ژێرزەمینێکی هەبوو بەڵام بچوو بوو. چەند ماڵێک لەنا ئەو ژێرزەمینە بووین. دوایی بڕیارمانە بچینە ناو ژێرزەمینێکی ترەوە، ژێرزەمینێکی بەقووەت و بەهێز. تەنها ژێرزەمین لە هەڵەبجە ئەو کارگەی پوختەکردنی تووتن بوو لە هەڵەبجە جیرانمان، یانی تەنها شەقامێک لێمان دوور بوو. ئێمە لەو بەری شەقام بیناکە لەو بەر بوو، چوونە نا ئەو ژێرزەمینە خەڵکێکی زۆر لەوێ بوون. دەنگی تیارەکان دەهات، خەڵک دەچوونە ناو ژێرزەمینەکانەوە، خۆمان حەشارە دەنگی تەقینەوە و دووکەڵ و ئەوانە دەهات و ینی لەو ژێرزەمینە بووین. ئەو بینایە ئەمووی دەهەژاوە لە لێوانە ئێمە دەترساین. خوشک و براکانم بچووک بوون، باوەشم پیادەکردن و دەگریان ئەوانە لەوێ بووین. دواتر ئێمە دەنگەکان زۆر دەبوون، فڕۆکەکان دەهاتن، گرمەیان زۆر دەبوو، هەستمان دەکرد لە تەنیشتمان دەڕوە، ئەوە نەسەڵتی زۆر بوو. دەنگی تەقینەوەکانیش زۆر بوو. پاش کەمێک لە سەعات 11:35 پێش نیوەڕۆ ئێمە هەستمان نەکرد بۆنی جۆرێک دەهات، هەندێکیان جار بۆنی سێو دەهات، ئەو هەندێک جاریش هەستمان نەکرد بۆنی میوەدات، بۆنی سیر و ئەوانە دەهات. دوجار هەستمان دەکرد بۆنی ئەوانەی کە دەیکەنە ناو بەتڵ و بەکاری دێن بۆ ناوماڵ و بۆ ئەوانە، ئەو بۆنە من هەست پێ کرد. دوای کەمێک هەستمە کرد لێرە شتێک هەیە تونگ دەبێت. ئەو چاوەکانم ئاوی پیاداهاتە خوارۆکۆی کە شتێکی تیژ تون ئەوەی بەرکەوت بێ. ئەمیشە چاوم دەسڕی وردەوردە چاوم پەردەیەکی سپی دروست دەکرد، نەم دەبینی هەروام دەکردوانە پێم عجیب بوو. دواتر وتیان ئەمە با بچینە دەرێ، کە هاتینە دەرێ تۆزێ باشتر بوو، بەڵام ئیتر ئەلەرزین و جۆرێکمان پێ هاتووانە. بەو ئۆتۆمبیلە وتمان دەچینە گوندێک بە ناوی ئەبابەیلێ. بەڵێ هەموو خێزانی خۆمە ئەوان دەگریان هاواریان دەکرد، بڵێن داوای ئاویان دەکرد، ئایتر هەندێک ئامان لێ بوو بە کارمانێنا ئەوانە. دواتر چوونە ناو ئۆتۆمبیلەکەی هەمووی دەگریا، هاواری دەکرد، دەگریا تا ڕۆشتین. هاتینە دەرێ لە ژێرزەمینەکە و بۆ ئۆتۆمبیلە ڕۆشتین. تقریبا 500 مەتر لە ژێرزەمینەکە دوورکەوتینەوە، نەمانتوانی بڕین بە ئۆتۆمبیل، نەمانتوانی لەوێ ماینەوە هەتا وردە شەو تاریک دەبوو. ئەو شەوە زۆر تاریک، شەوێکی بێدەنگ بوو و دەنگی کەس نەداهات، تەنها هاوارێ کرد لە پاڕایەوە دەی قیژان مناڵ دەگریا،
پێم سیر بوو ینی دەمزانی ئەوە شتێکە یا ئەمە خەونێکە ئەوە بۆچی ینی بیرم دەکردەوە من ئەو کارە ساتی ه چوار لە مێشکم بوو ئەمە خوایە بۆچی دووجار ئێمە خوشک و برا تایک ئەوەی کە من بیرم بێت دەنگی ئەو منداڵانە هەر لە مێشکم بوو بڕاتان بێ من لە ماڵەوە منداڵی خۆم کە دەگریا ماڵم بەجێ دەهێشت دەچوومە ناو ئۆتۆمبیلەکەی خۆم دادەنیشتم هەتا منداڵەکە ژیر دەبوو یا منداڵەکە دەگریا منش دەگریا ئەوم بیرەکەوت. Hep deri deriye çiğ, tek şehir.